ڕۆژتان باش سپێدە باش ئەمڕۆ دووەم ڕۆژی ساڵی نوێی کوردیە بۆ هیوام کە بە هەمان شێوەی دوێنێ لە خۆشی و شادیا بووبێتن ئەگەر دوێنێ نەتوانتوانیوە دەرفەتێک وەرگن بۆی کە تەواو ئەم ڕۆژە پیرۆزکەن یاخود جەژنی نەورۆز بە خۆشی بەڕێکەن ئینشاءالله ئەمڕۆ بە خۆشی و بە بەختەوەری بەڕێ بکەن تا بتوانین ساڵێکی پڕخێر و خۆشی بێت. ئەزانین ڕۆژی نەورۆز یاخود ئەم دووسە ڕۆژەی نەورۆز چەندێک گرنگە بۆ ئێمەی کورد چەندێ دڵخۆشین لەبەرەوەی نوێبوونەوەیە ژیانەوەیە ئێمەژە توانین بیکەنە دەرفەتێک بۆی کە نوێبوونەوە لە هەموو کارەکانمانە بکەین لە ژیانی خۆمانە لە کارەکانمان لە کردەوە کارمان لە هاتوچۆمان لە خۆشەویستیمان لە هەموو شێکدا وەکو بەهاری ڕەنگین نوێبینەوە. ڕووکردنە دەشت و سەیران و سەیرانگاکان بێگومان چەندین ڕێکاری ئەوێت جیا لەوەی کە ئەمە بۆتە فەرزێک لە سەرمان یاخود ئەرکێکی زۆر پێویستە کە خۆمان بپارێزین بۆی دووربین لە توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا وڵاتەکەشمان بپارێزین هەموو هاوڵاتیان جیا لەوەش پێویستەکە کاتێک سەردانی هەر سەیرانگایەکەکەین یاخود هەر شوێنێکی گەشتیاریەکەین وەکو چاومان بیپارێزین جا سروشت و ژینگی ئەو شوێنە بۆ ئێمە وەکو ماڵی خۆمان سەیریکەین هەر لە ئاژەڵەکان و هەر لە دار و درەخت و گەڵا و گژ و گیاکەشیەوە هاوکات لەگەڵیشدا لایانی پەیوەندیدار بێگومان ڕێکاری یاخود کار ئاسانیەکە بۆ گەشتیاران گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتەکەم کە لە تۆری پرۆگرامەکەدا و بە میوانداری کەسانی شارەزا و پەیوەندیدار جگە لەوەش ئێمە چەندین بەرگە و بابەتی دیکەمان هەیە جگە لە کورتە کە هەموو ڕۆژێک ئێمە کورتی هەواڵەکان ئەو پرسە گرنگانە خەینە ڕوو کە باسی ڕۆژن و پەیوەندی ڕاستۆخۆی بە دانیشتووە یاخود ئێمە و هەموو جیهانی شەوا بێت. لە لێدوانێکیدا بۆ ئاژانسی هەواڵی عێراقی حەسەن تەمیمی وەزیری تەندروستی عێراق ڕای دەگەنێت ڕێکاری خۆپارێزی و چاودێریکردن لەلایەن لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی و سەپاندنی بژاردن بەسەر سەرپێچیکاراندا لە پێشینەی کارەکانی وەزارەتی تەندروستین. وەزیری تەندروستی عێراق بەڵێنشیدا ئەگەر پابەند نەبن لە ڕێکارەکان زۆر لەوە ئێستا تونتر دەکرێنەوە. جارێکی دیکە فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بۆ ئەردومانی حەشارگەکانی داعشیان لە چیای قەرەچووخ کرد. بە گوێرەی زانیاریەکانی کوردستان 24 چەند فڕۆکەیەکی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ژمارەیەک ئامانجیان لە چیای قەرەچووخ بۆ ئەردومان کردو تا ئێستا هیچ ئامارێک لەبارەی ژمارەی کوژرانی داعش و وردەکاری ئەو ئامانجانەی بۆ ئەردومان کراون ڕانەگەیەندراوە. لە ئەنجامی ئۆپەراسیۆنێک لە گوندێکی دێرزور هەسەدا ژمارەیەک کەس دەستگیر دەکات و هێشتا هۆکاری دەستگیرکردنەکەیان دیار نییە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای دەکات لە ئۆپەراسیۆنێکدا بۆ سەر گوندێکی دێرزور هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ژمارەیەک هاوڵاتی دەستگیر کرد. ڕوانگەی سووری ڕاشی دەگەێنێت هێشتا هۆکاری دەستگیرکردنی ئەو هاوڵاتیانە ئاشکرا نەکراوە. ئاژانسی هەواڵی ئەسۆشێت پرێس ئاشکرای دەکات ئێران پلانی بۆ هێرشکردنە سەر بنکەیەکی سەربازی لە واشنگتن داڕشتۆ و بەشێک لە پلانەکەی کوشتنی ئەفسەرانی پلە باڵای ئەمریکاش لە خۆ دەگرێت و سوپای پاسداران ئامادەکاری بۆ جێبەجێکردنی ئەو هێرشانە دەکات. ئاژانسی هەواڵی ئەسۆشێت پرێس لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە سوپای پاسدارانی ئێران ئەگەری هێرشکردنە سەر بنکەی فۆرت ماکەنێر سەربازی ئەمریکی لە واشنگتۆن تاوتوێ کردووە. وەزیری دەرەوەی ئەمریکا بەشداری کۆبوونەوەی ناتۆ دەکات. ئەمڕۆ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی برۆکسل دەکات و لەگەڵ وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئەندام لە ناتۆ بەشداری کۆبوونەوەیەک دەکات و پشتیوانی وڵاتەکەی بۆ ئەو ڕێکخراوە دووپات دەکاتەوە. دواتر لەگەڵ ئۆرسۆلا ڤۆندەر لاین سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا و جۆزێف بۆڕێل بەرپرسی سیاسەتەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا کۆ دەبێتەوە. کورسی هەواڵەکانم پێشکەشکردن.
بە بۆنەی هاتنی جژنی نەورۆز و وەرزی بەهار ژمارەیە گەنج و لاوی دەربەندیخان پولێکی تۆپی بالان بۆ حوتی پیشارۆچکەی دەربەندیخان کردوتەوە. سەرپەرشتیارانی خولەکاڵێن ئامانج لەو چالاکیە پێشخستنی بواری وەرزشی و دەرخستنی توانا و لێهاتووی گەنجانە. ساڵیادی ڕاپەڕینە مەزینەکەی شکۆی کوردستان و نەتەوەی کوردمان ئەم ساڵ بە جیاواز ساڵەکانی پێشوو لە چەند چالاکیەک بەشداری یادەکەمان کرد و بەرز ڕامان گرت. ئەم ساڵیش بە چەند چالاکیێکی وەرزشی لە خزمەتی لاوان و خۆشەویست گەنجانی شارەکەمان دابووین. باسی کەناڵی کەی24ەکەم کە ئەم دەرفەتەی ڕەخسان ئێمە بتوانین لە نزیکەوە دەنگمان بگەێنینە هەموو هاوڵاتیان و هەموو دۆستانی وەرزش. لێرە ئەم خولەیە کە کردمەوە من بە یادی ڕاپەڕین و وا بڵێن یادی ڕاپەڕینی شاری دەربەندیخان حەزم کرد ئەم خولە بکەمەوە. ئەم خولە هەرچەند کاتەکەی زۆر کەم بوو توانیمان حوت تیپ دروست بکەین. حەزم کرد لە نزیکەوە زۆر کەس یاریزانە لەم شارە بەڵام دابڕاون بە حکمی ئەوەی ئەم دابڕانە هەیە ویستم ماڵی بالە کۆ بکەمەوە ئەمە یاگدوو وەزەنگێکیش لێ بدەین بۆ ئیتحادی بالەی کوردستان. پێویستمان بە دەوراتە ئەوان دەورەکە ناکەنەوە ناچارە بینێمە چی بکەین ئەم یاریزانانە بتوانین بیانهێنینە پێشەوە بۆ ئەوەی تووشی مەلەلیش نەبن لە یاریەکە کە هیچ دەورەیەک نییە. لەم شێوازە خولانە خۆیانەکەینەوە هەرێکێک دوانیان نەخەینە لایەکە و ئەوانیش بێتاقەتی خۆیان دەرئەکەن و ئەتوانن مەسەڵەن زیاتر با بڵێن یاریەکە ببەنە پێشەوە. من مەبەستمەوە بوو یاری بالە لەم شارە نەمرێت چووکو ئەم شارە بەڕاستی بە بالەوە جوانە و بە بالەیشەوە ناسراوە بەڵام ئیتر ئەوە ئومێدمە و لێرە ناوەستین و ئینشاءالله خولی تریشەکەینەوە بەڵام ئەم کۆرۆنایە کە بڵاو بوویەوە ئەم پەتایە وای لێ کرد ئێمە تۆزێک دوور کەوتینەوە لە بالە لە وەرزش لە هەموو وشوکارەکە. سەردانی گەشتیاران بۆ ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بێگومان لە یەکەم ڕۆژی نەورۆزەوە یاخود وەرزی بەهارەوە دەستی پێ کردووە. جا ناوچەی گەشتیاریمان زۆرە لەوانە قەراخە دوکانە یاخود بە هەمان شێوەی دەڤەری بادینانە هەموو ناوچەیەکی ئێمە ئەوەندە جوان و ڕەنگینە کە ئاشێت لا بدەین و گەشت و سەیرانی تیا بکەین. بێگومان ئەم شوێنانە پێویستی بە چاودێریە لایانی پەیوەندیدار هەمیشە ڕێکاری تایبەت ئەگرێتە بەر. ئەمەش بزانین لە ڕۆژانی نەورۆزدا یاخود لە جژنی نەورۆز و ڕۆژانی بەهاردا چ ڕێکارێکە گیرێتە بەر و چه کاراسانیەکیش بۆ گەشتیاران و سەردانیکاران و سەیرانکاران ئەکرێ. میوانداری بەڕێز ڕێژین ڕەوف کە بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکانە ڕاستەوخۆ لە دوکانەوە لەگەڵمان دەبێت و ئێمە میوانداریمان کردووە. بەیانیت باش جژنی نەورۆزت پیرۆز بێ کاک ڕێژین بە هیوای ئەوەی کە هەمیشە لە خۆشییا بن و پەیامی ئێوەش چییە لە نەورۆزدا؟
بەیانیەوەش باز نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بێت ئەمە زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە دوێنێ یەکەم ڕۆژی نەورۆز بوو بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێمان کرد. بەخۆشی بێ و ئینشاءڵڵا ڕۆژەکانی تریش بە هەمان شێوە بێ. چه ئاسانکاریەکتان کردو یاخود با بڵێن کاگڕێژین چه ئامادەکاریەکتان کردووە زانرێکە دوکان یاخود هەم سەر ئەو ئاو یاخود ئەو شوێنە گەشتیاریانەی دەوروبەری دوکانیش خەڵکێکی زۆریە گەشتیارێکی زۆریە ئێوە چه ئامادەکاریەکتان کردووە لەم کاتەیە؟ ئێمە هەر لە سەرەتای ساڵەوە دەستمان بە ئامادەکاریەکان کردووە لەسەر جەم پرۆژە و شوێنە گەشتیارەکانمانە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە خاوەن پرۆژەکان سەرجەمیان پابەندی ئەو ڕێنمایی و ئەو کارانە بوون کە پێمان سپاردون لە پرۆژەکانیانە ئەنجامیان بن و بە سوپاسیشەوە قایمقامێتی قەزای دوکان و بەڕێوەبەرایەتی گشتیمان هاوکارێکی تاوان بوون لەم کارەدا ئەوەی کە دوێنێ بینیمان دەرەنجامی ئەو ئامادەکاریانەی ڕابردوو بوو کە کردبوومان. بەڵێ ئامادەکاریەکان زیاتر لە چیا خۆیە بینیەوە کاگڕێژین وەکو چی و چی چ شتێکتان کردبوو بێجگەلاوەی کە پرۆژەکان یاخود ئەو شوێنانی کە گەشتیارین و هەموو هەماهەنگیەکیان لەگەڵ ئێوەیە کردووە ئەی لە بازگەکانەوە چۆن هەتا لە ناو شوێنەکان کەپرەکان ئەمانە چه ئامادەکاریەکتان کردبوو؟ بەڵێ خۆت دەزانی بە چەند بەشێک ئامادەکاریەکان کراوەی پەیوەندی بە گەشت و گوزارەوە بووە ئێمە خۆمان ئەنجاممانداوە بابەتەکانی تریش کە پەیوەندی بە هێزەکانی ناوخۆ بووە سوپاسەوە کە ئێمەش بەشدار بووین لە کۆبوونەوەی لیژنەی ئەمنیە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک هەر لە بازگەکانەوە هەر لە ناو پرۆژە و شوێنە گەشتیاریەکانە هەم برایانی پۆلیس هەم برایانی پۆلیسی هاتووە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک دابەش بوون بەسەر تەواوی ناوچە گەشتیاریەکانە و ئەوەی جێگەی خۆشحاڵیە دوێنێ دەرەنجامی ئەو ئامادەکاریە ئەوە بوو بە کەمترین زیان و بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک نەورۆزەکە بڕێوە بچێت. ئینشاءڵڵا هەروە بێت. جیاوازی چی بوو لەگەڵ ساڵانی پێشووتر کاگڕێژین چونکە زانین ئەم ساڵ ڕێکاری جیاوازتریش گیرایە بەر بەهۆی کۆرۆناوە و بە هەمان شێوە ئەو ڕێکارانەی کە ئێوە یاخودە و ئامادەکاریانەی کردان بۆ ئەم شوێنە گەشتیاریە چ جیاوازیەکیە بوو بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ بەداخەوە ئەم پەتایە وای کرد لە ساڵی 2020 سەرجەم شوێنە گەشتیارەکانمان دابکرێ بۆیە لە ئەم ساڵە ئەوەی کە تۆزە ئاستەم بوو ئەبوو هاوڵاتی بە تاکبارێزێکی تەواوە ڕووکاتە سەیرانگاکان و خاوەن پرۆژەکان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بە پلەی یەکەم دووەم ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ و گەشت و گوزار لەبەرەوە ئەوەی کە بینین لە خواروی عێراق و ناوچەکانی تریش کەرەنتینە بوو کەمێک گرفە دروست بوو بۆ هاتنی گەشتیار بۆ سنوورەکە بەڵام هاتنی ئەو گەشتیاریە ناوخۆیانەی خۆمان جێگەی دڵخۆشی بوو و ئومێدی شەکەی نەوانەی کە دێن بۆ سەیران و ناوچە گەشتیاریەکان تاکپارێزی خۆیان پارێزن لەبەرەوەی ئەوەی کە پار ڕوویدا لەلایەن حکوومەتەوە لە ئەم ساڵە ئترەکەوێتە سەر تاک خۆی چکە ئێمە سەرجەم شوێنە گەشتیاریەکان لە ساڵی ڕابردووە داماخست بە ڕووی گەشتیاراندا لە پێناو بەرژەوەندی و تەندروستی هاوڵاتیانە بۆیە ئێستا ئەوەی گرنگە قۆناغی داهاتوو دەست پێکات لە ئەم نەخۆشیەکە ئەوەیە تاک خۆی بپارێزێت. ڕاستە ڕاستە کاگڕێژین هەرچەندە شوێنەکەت زۆر خۆشە کەشێکی خۆشیە من لێرەوە ئیرێ و پێ بەم کەلایە و ئاوە و ئەو کەش و هەواکراوەی بەڕاستی شوێنێکی خۆشت هەیە ئەجا پێمان بڵێ دوێنێ کە نەورۆز یەکەم ڕۆژ بوو چەند گەشتیار سەردانی ئەو شوێنەی کرد و چاوەڕێشەکرێ ئەم چەند ڕۆژە چەندێکی دیکە سەردان بکات و بێن گەشت و سەیران بکەن. بەپێی ئاماری نافەرمی خۆمان دوێنێ نزیکەی 27,000 ئۆتۆمبیل داخلی سێرانگاکانی دوکان بووە نزیکەی 80,000 هاوڵاتی و گەشتیار سەردانی ناوچەکەیان کردووە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڵام لە ساڵی 2019 ڕێژەکە جیاوازێکی هەبوو لەگەڵ ئێستاە ومێ دەکەین لە ڕۆژانی داهاتوە ئەم ڕێژەیە بەرز بێتەوە. ئەی تا چەندێکی دەرەوە خواروی عێراق هاتن کاگڕێژین هەر ناوخۆ بوو یاخود لە دەریشەوە گەشتیار هاتبوو؟ فرەچەشن بوو بەڵام ئەوەی دەرەوە و خواروی عێراق وەگوتم بە حکمەوەی کەرەنتینیان هەبوو ڕێژەکەی کەمتر بوو لە ساڵانی ڕابردوو. ڕاستە کاک ڕێژین ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار ئەم ساڵ پێتان وایە قەرەبووی ساڵی ڕابردوو بکرێتەوە بۆ هۆی کە کەرتی گەشتیاری لە جیهاندا و لە هەرێمی کوردستانیشا بە هەمان شێوە زیانی بەرکەوت
چاوەڕێکن کە ئەو قەرەبوو بکرێتەوە ئینشاءڵڵا ڤایرۆسی کۆرۆنا نەمێن و گەشتیارێکی زۆر بێت. خۆی بوونی ڤاکسینەکە ئەمە گرنگێکی تایبەتی خۆی هەیە و سەرەدای ئەوەش دەرکەوتووە بە خۆشحاڵیەوە کە وردە وردە گەشت و گوزار بەرە و گەشەی زیاتر بڕوا و ئومێ دەکەین لە کابینەی نوێی حکوومەتیش گرنگێکی زیاتر بە کەرتی گەشت و گوزار بدرێت چکە ئەم کەرتە لە ڕووی ئابوووریەوە خزمەتێکی زیاتری هەم میلەت هەم حکوومەت دەکات. ئینشاءڵڵا کاک ڕێژین پێچی ئێستا ئەگەر زۆرێک چاوەڕێەوە بن لەم کاتەیە قازانجێکی باش بکەن جیاوازی لە نرخا دروست ببێت ئێوە چۆن توانیوتانە کۆنتترۆلیەوە بکەن کە هەم نرخی ئەو شوێنە گەشتیاریانە کەپرەکان بێ یاخود شوێنی حەوانەوە بێت نرخەکەی زیاد نەکات و یاخود خاوەنەکانیان ڕۆژەکە نەکەنە قۆرخکاری. ئێمە لە هەفتەی ڕابردووە لەگەڵ قایمقامەتی قەزای دوکانە لەگەڵ سەرجەم خاوەن پرۆژەکانە دانیشتین و ئەم بابەتەمان لەگەڵ یەکلاییکردنەوە واردوێنێژ مەدانی هەم لیژنەی پشکنینی بەڕێوەبەرایەتیمان باوکاری لیژنەی هاوبەشی قایمقامێت سەرجەم پرۆژەکانیان بەسەر کردوێتەوە لە هەر شوێنێکا قۆڕەکاری هەبوو بێ هاوڵاتی سکاڵایکی و بێ بەدەنگەوە چوون و دەست بەجێ ئیجراعاتی پێویستیان کردو. ئەو ئیجراعەتانە چی بوون؟ سزاتانە؟ بەڵێ خۆیە بینێتەوە هەم لە سزادان هەم خۆشە بینێتەوە لە ژێڕانەوەی ئەو مەبلەغە پارەیە کە بە زیاد لیان وەرگیراوە. ئەی بۆ نمونە گەرگەشتیارێک هاوڵاتێک بوێت ئێوە ئاگادار کاتۆ چۆن بتوانێت؟ ئێمە لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنیەوە کە ژمارەمان هەیە بەردەوام کراوەیە و هەم ئەشتوانێ بەڕێوەبەرایەتیمان دەرگای کراوەیە بڕویانە و هەم لیژنەی هاوبەشیش ژمارەکانیان لەسەر جەم پرۆژەکان دادانراوە توانێت پەیوەندیمان پێوکا و بەڵگەی پێویست بخاتە بەردەست بۆ مەبەستم. ڕاستە. کاک ڕێژین ئەزانین لە دەریاچەی دووکان خەڵک زۆر ئارزویەوە کە نزیکی ئاوەکە بێتەوە بەداخەوە دوێنێش بیستمان دوو کەس لە ئاوەکە داخەنکار. ئێوە چۆن چاودێری خەڵکەکەن و چۆن ڕێنماییان پێ بۆ کاری چییە؟ یەک کەس بۆتە قوربانی بەڵام ئێوە چۆن نەتوانن بە خەڵک بڵێن ئاگاداریان بکەنەوە ئایا وەکو بەڕێوەبەرەتی گەشت و گوزار هیچ سیاجێ شتێک لە پلانتان نییە دروستکەن کە خەڵک نزیکی ئاوەکە نەبێتەوە؟ بەداخەوە ئەم حاڵەتە وای لێ هاتووە ساڵانە دووبارە بێتەوە بۆیە هەر حکوومەتی هەرێم لە ساڵی ڕابردووە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکرد لە چەند ڕووبارەکانە مەلەکردن قەدەغەیە بە هەموو شێوەیەک لەبەرەوە ئێمە دەست بەجێ پرۆژەکانمان ئاگادار کردەوە بۆیە ئەگەر ببینین فۆتۆ هەم ئەعلامیەکان کە سەردانی پرۆژەکانەکەن بە سێ زمان ئێمە مەلەکردن قەدەغەیەمان هەڵواسیوە جگە لەوەش خاوەنی پرۆژەکە لەسەر وەسڵەکانیان لە سەرۆکی خێزانەکە ئیمزای وەرەگرێ بە مەرجێ مەلە نەکەن لە سنووری پرۆژەکانیان ئەوەی دوێنێ ڕوویداوە لە دوکان بەداخەوە کارەساتێکی ناخۆش بوو بەڵام لە دەرەوەی پرۆژەکانە لە گوندی سوورخاوشانە هەوڵی مەلەکردنیان داوە لەگەڵ کەسێکی نزیکی خۆیان و ئەوەی جێگەی خۆشحاڵیە کەسێکیان دەرهێنراوەتەوە و ئێستا تەندروستی باشە بەڵام دانەیەکیان گیانی لەدەساوە و خنکاوە. ڕاستە ڕاستە. چۆن ڕێنمایی تەندروستی بڵاوەکەنەوە جیا لە ڕێنمە یاخود بڵین ئامادەکاری بۆ گەشتیاران هەم لە ڕێگەی بڕوشورەوە بێت کەیان نەنێت چ شوێنێکتان هەیە جگەلەوە ڕێنمایی تەندروستی چۆنە دەن بە گەشتیاران بۆ کەسانێک کە سەردانی ئەم شوێناکەن؟ ئەوەی کە گرنگ بێ بەلای ئێمە بە خاوەنی پرۆژەکانمان وتووە لە سەرەتای چونە ناویان گرنگی زۆر بە ڕێنمایی تەندروستی بن بە ئەو گەشتیارانی ڕۆکەنە پرۆژەکانیان و ئێمە وابزانم لەو قۆناغەش دەرچوین وەگوتم ئەبێت تاک خۆی گرنگی زیاتر بە ڕێنمایە تەندروستیەکان بانەوەکو ئێمە بە زۆر بەسەریانە بسەپێنین. ڕاستە. کاک ڕێژین ئەمێ بزانم هیچ ئامارێکتان لایە کە چەند خاوەن پرۆژە لە سنووری دوکان مایە پوچ بوون بەهۆی ساڵی ڕابردووە و ڤایرۆسی کۆرۆنا چه کارەساتێکیەنە ئامارتان لایە خۆت هیچ ڕێژەیەکی واتان لایە کە پرۆژەکانیان پەکیان کەوت بێ و مایە پوچ بوو بێتن؟ وڵی ئامارێکی وامان لە بەردەستان نییە تاوەکو ئێستا. بڵێ ئەی مەرجەکانی هاتنی گەشتیار لەلایەن کۆمپانیاکانی گەشتیاری وەزانین چەند کۆمپانیایەکە زۆرجار گەشتیار لە خواروی عێراقیان یاخود هەر لە ناوخۆشەوە بە ئەیهێنێت مەرجی ئەو خاوەن پرۆژانە چییە بۆ گەشتیارانە؟ ئەوەی کە هەیە ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتیمان ئەو بەشێکی تایبەت هەیە بە ئەو بابەتە ئەوان زیاتر ئەو کارە جێبەجێەکەن
بەڵام تەنها مەرج ئێستا جێبەجێکردنی ڕێنمایەتە دروستەکانە. بەڵێ کاک ڕێژین ماستەپلانی دوکان گەیشت بەچی؟ ئەوەی کە هەیە بە خۆشحاڵیەوە دوێنێ هەم سەرۆکی دەستەی گەشت و گوزار بوونی هەبوو لێرە باسی ئەوەی کرد کە کارەکانی بە شێوەیەکی زۆر ڕێک پێگەچێتە پێشەوە. ئێستا حکوومەت لە هەوڵی دروستکردنی کۆمپانیایەکە کە گرێبەست لەگەڵ کۆمپانیا جێبەجێکارەکە چکە ئەم پرۆژەی لە دوکان جێبەجێکرێت پرۆژەیەکی هاوپشکێ لەگەڵ حکوومەتە. ئینشەڵا ئەوەی کە ئەو وەک باسییان نەکرد لە ئایندەیەکی نزیکە ئەم پرۆژە قۆناغی باشتر ئەبڕێت. ئینشەڵڵا کاک ڕێژین ئێوە ئامادەکاریتان کردووە هەموو ڕێکارێکتان گرتووەتە بەر ئەوەی ماوەتەوە ئەرکی سەرشانی هاوڵاتیە یاخود گەشتیارەکە ناوچەکان بپارێزێ. ئێوە چۆن چاودێری کەسانێکەکەن ئەگەر زیان بە ژینگە و سروشتی دوکان و هەموو ئەو دار و درەخت و ئەو شوێنانە بگێنە جا ئەگەر بە پیسکردنی بێ یاخود بە تێکدان و ڕوخاندنی بێ. ئێمە بە سوپاسەوە وە گوتم هێزەکانی ناوخۆ بەبێت جیاوازی بە پۆلیسی دارستانیشەوە لە سەرجەم شوێنە گەشتیارەکانە بوونیان هەیە و لە حاڵەتی تێکدانی ژینگە یاخودبوونی خڕوقاتێک لە بابەتە دەست بچێ ئەوان ڕێکاری یاسایی خۆیان نەگرنە بەر. زۆر باشە. کاک ڕێژین یەک دواپرسیار بکەم ئەگەر پێمان بڵێ ناوچەیەکی کۆن هەیە یاخود بڵێن قەڵایەکی دێرین هەیە لە دوکان قەڵای پاشاکۆرەی پێوترێ ئەمە بەرەو داڕوخانە ڕوا ئێوەکو گەشت و گوزار چیتان کردووە کە ئەمە وەکو سەرمایەکە وەکو سەروەتێکی نیشتیمانیە و سمبولێکی مانۆ یاخود دێر زەمانەکە ئەوە بۆ خۆی مێژوێکی دێرینی هەیە چیتان کردو بۆی کە لە داڕوخان و لە ناوچوون بیپارێزن؟ لە ئێستادا لە هەوڵی جدیداین کە بتوانین کارێک بکەین کە ئەو قەڵایە هەم بە شێوەیەکی ئاسەواری کۆن بێڵینەوە و هەم پرەی پێبدەین بۆی گەشتیارێکی زیاتر ڕووبکاتە ئەو شوێنەوەریە. ئەوەی جێگەی خۆشحاڵیە لە ڕێگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەوە لە هەوڵی ئەوەداین کە بتوانین لە ئایندا کاری لەسەر بکەین ئەم شوێنە نۆژەم بکەینەوە. ئینشاءڵڵا. کاک ڕێژین زۆر سپاس بۆی کەمڕۆ بەشداری کرد لە پرۆگرامی ڕۆژباش بە هیوای نەورۆزێکی خۆش و ئاوەدانی بۆ کوردستان بێ و سپاس بۆ میوانداری. ئێستاش با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی هەموو کوردستان ببینین و بزانین چۆنە کە بێگومان ئەم هەفتەیە سەرانسەر ئارەزووی سەیرانکردن زۆر زیاترە بێ بزانین کەی بارانبارینیش دەست پێ دەکاتەوە.
تیمەکانی بەڕێوەبراتی پاراستنی سروشت و پارکە گشتیەکانی پارێزگای چەولێک لە باکووری کوردستان سەردانی چیابەرزەکانەکەن و گژوگیا بۆ ئاژەڵە کێویەکان دادەنێن چونکە ئێستا بەهۆی کۆبوونەوەی بەفرێکی زۆر و بەستەڵک ئاژەڵ و باڵندە کێویەکان ناتوانن وەک پێویست خواردن و دانەوێڵەکانیان دەستکەوێت بۆیە ئەوان هەڵمەتێکیان بۆ کۆکردنەوە و پێدانی دانەوێڵە و خواردن بە ئاژەڵە کێویەکان دەست پێ کردووە وەکو لە دیمەنەکانی شادیارە ئەوانە تیمەکانی سەر بە پارکە گشتیەکانی چەولکن و بەسەر بەرزایی و ئەو شاخەدا سەرەکەون بۆ ئەوەی کە دەستیان بەو شوێنانە بگات بەو ناوچەیە بگات کە ئاژەڵەکانی تیاژی بەتابەت ئاژەڵە کێویەکان وەکو بینیشمان لە ماوەی ڕابردووە لە چەند وڵاتێک بەهۆی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆوە ئاژەڵ و باڵندە کێویەکان هاتبوونە ناو سنتەری شارەکان و بەردەم ماڵەکان هەندێکیان بۆ خواردنە گەڕان هەرچەندە ئاژەڵی کێوی خۆی ڕاهاتوو لە دەشت و کێوەکانە گەڕە بە دوای خۆراکدا بەڵام کەمبوونەوەی هاتوچۆ بە دەرفەت دەزانن و هەست بە ئارامی زیاترەکەن بۆیە پاراستنی هەمیشەی لێنەوە پاراستنی چۆلەکەیەک گژوگیایەک سروشت و ژینگە بەگشتی ئەرکی سەرشانی هەمووانە هەمیشە دۆخێکی وا بڕەخسێنین بۆ ئاژەڵەکان کە بێترس بێدوودڵی بێنە ناو ئەوانیش بەشدار بن لەو ژینگەی کە ئێمە تیاژین. خانمان لە هەر شوێنێک بن بەتابەت ئەگەر شوێنێکیش زۆر سەرکوت کرابن لەوێ زیاتر کار ئەەکەن یاخود لەوێ زیاتر دەنگ هەڵەبڕن و دەست ئەکەن بەکارکردن دەخانمی چالاک و پێشکەوت و خوازی یەمەنی کە ئێمە نەزانین ناوچێکی زۆر خراپە لە ڕووی جەنگ و شەڕ و یاخود مافەکانی مرۆڤەوە بۆ دابینکردنی وزەی کارەبا ئەم خانمانە هاتوون وزەی کارەبایان بۆ گوندەکەیان دابین کردووە و بێگومان بەسەر گومان و ڕەشببینیەکانی پیاوانی گوندەکە سەرکەوتن ئەبینین لە ڕێگەی وزەی خۆرەوە ئەم خانمانە هاتوون ئومێد و گەشتبینی و ڕووناکی بۆ خانۆکانی گوندەکەیان دابینەکەن و ئەگەڕنەوە لە ژنانی دیکەی وڵاتەکەیان داواکارن کە بەهۆی جەنگ و نەهامەتی تووشی ناومێدی نەبن و پێکەوە کار بکەن بۆ ئاوادانکردنەوەی ناوچەکانیان و بتوانن لە کاتە ڕەشەکاندا یاخود لە ڕۆژ ڕەشەکانیشدا هەوڵەکانیان چڕ بکەنەوە و ببنە ڕووناکی بۆ خۆیان و بۆ هەموو دانیشتوانی دەوروبەریشیان. دەژنی چالاک و پێشکەوت و خوازی یەمەنی بۆ دابینکردنی وزەی کارەبا بۆ گوندەکەیان بەسەر گومان و ڕەشببینیەکانی پیاوانی گوندەکەیان سەرکەوتن بەدەستدەهێنن. لە ڕێگەی وزەی خۆر ئومێد و گەشتبینی و ڕووناکی بۆ خانوەکانی گوندەکەیان دابین دەکەن و لە ژنانی دیکەی وڵاتەکەیان داواکارن کە بەهۆی جەنگ و نەهامەتی تووشی ناومێدی نەبن و پێکەوە کار بکەن بۆ ئاوەدانکردنەوەی ناوچەکانیان. لە وڵاتێکی داخرا و وێرانە بەهۆی هەژاری و برسێتی و جەنگ و ئاوارەیی و داڕمان و ژێرخانی ئابووری ڕەنگە بیر لە هەر کار و پرۆژەیەک بکرێتەوە بە مەحاڵ و ئەستەم ببینرێت. بەڵام لە بەرامبەر هێزی خواست و ویستی کۆمەڵێک ژن کە دەیانەوێت بەردەوامی بە ژیان بدەن تەنها وشەکەیە کە ئەستەمە جگەلەوە هیچ شتێکی دیکە ئەستەم و مەحاڵ نییە. هذا المشروع كان لنا لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە توانیمانە کارەبا بۆ هەموو خانۆکانی گوندەکەمان دابین بکەین و خەڵکی ئێرە ئێستا بەو هۆیەوە زۆر خۆشحاڵن. الذين لا يستطيعون سەرەڕای جەنگ و وێرانی و هەژاری کۆمەڵگەی یەمەنی کۆمەڵگەیەکی داخراوە بۆ ئافرەتان. بە تایبەت گوندنشینەکان زیاتر لە چینەکانی دیکەی ئەو کۆمەڵگەیە کارکردنی ئافرەتان لە دەرەوەی ماڵ و
بەشداریکردنیان لە زۆربەی ناوەندەکانی پێشکەوتن ڕەت دەکەنەوە. وەک ئەمان باسی لێوە دەکات، سەرەڕای ڕێگریکردن لەلایەن پیاوانەوە گاڵتەجاریش بە بیرۆکە و کارەکەیان دەکرا. هەر ئەمە بووە هۆی زیاتر پێداگریکردنی ئەم خانمانە بۆ بە ئەنجام گەیاندنی پرۆژەکەیان. ئەوان دژی ئەوە بوون کە ژنان بتوانن سەرپەرشتی کارێکی لەم شێوەیە بکەن و پێیان وابوو کە دەبێت ژنان تەنیا لە ماڵەوە کار بکەن. بەڵام ئێمە هەوڵی زۆرماندا ئەو باوەڕیان لا دروست بکەین. بەڕاستیش توانیمان ئەو کارە بکەین. ئێستا ڕوانینی ئەوان بۆ ئێمە لە گاڵتەجاڕیەوە بۆ ڕێزگرتن و سوپاسگرتن گۆڕاوە. تێچووی وزەی کارەبای ئاسایی بۆ خەڵکێکی هەژاری یەمەنی سەخت بەدەست دەکەوێت. بەڵام پرۆژەی وزەی کارەبا بە تیشکی خۆر جگەلەوەی تێچوویەکی کەمی دەوێت، وزەیەکە کە بەردەوامی هەیە. پێش دەستپێکردنی جەنگ و ئاڵۆزیەکانی یەمەن، وزەی کارەبا تەنها بۆ سەیەکی خەڵکی ئەو وڵاتە بەردەست بوو. لە ناو کڵۆکی نائومێدی و سەختیەکان بە دەرکەوتنی ئەم پارچە زیویانە لەسەر سەربانی شار و گوندەکانی یەمەن تروسکایی و هیوای خستە دڵی هەموو هاوڵاتیانی یەمەنەوە. ئێستاش دووبارە ڕوو دەکەینەوە سەیرانگەی دوکان یاخود شارۆچکەی دوکان لەوە هاوکارمان ئارام بەختیارمان لەگەڵە بێ بزانین کەشەکە چۆن و ئەمڕۆ چەند گەشتیار سەردان یاخود بڵین ڕێژەی گەشتیاران بۆ ئەو ناوچەیە چەندی زیادی کردووە. بانیت باش ئارام جژنی نەورۆز لێ پیرۆز بێ بەو هیوایم کە هەمیشە لە جژن و خۆشییا بیت. پێمان بڵێ زانیاریەکان چییە و ڕەوشی ئەو ناوچەیە چۆنە و بەگشتی گەشتیارێکی زۆر هاتووە یاخود ئەمڕۆ کەمترە؟ هاژە لە تۆش پیرۆز بێوەبانیتان باش. دوێنێ لە سەیرانگای دوکان هاوڵاتێکی زۆر سەردانی ئێرەی کردبوو، یعنی بەگشتی ناوچە گەشتیارەکان لە سنووری پارێزگای سلێمانی هاوڵاتێکی زۆر ڕووی تێکرده بوو. بەڵام زۆربەی ئەوانەی کە هاتوونە سەیرانگاکان ئەنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون، یاخود دانیشتوانی پارێزگای سلێمانی بوون. بەڵام ئەمڕۆ من دوێنێ لە ناو بازاری سلێمانی بووم، ژمارێکی زۆر گەشتیاری عەرەبم بینی، پرسیارەوەم لێکردن بۆچی نەچوونە بۆ سەیرانگاکانەوە. باسییان لەوە کرد دوێنێ هاتبوون سلێمانی، واتە یەکەم ڕۆژی نەورۆز لە ناو شار مابوونەوە، بڕیاریان داوە ئەمڕۆ ڕۆژانی دواتر ڕووبکەنە سەیرانگاکان و بەشێکیش هەر ڕاستەوخۆ لە پارێزگاکانی ناوڕاست و باشووری عێراقەوە هاتبوون ئێرە ڕۆیان کردبووە سەیرانگاکان. بەڵام ینی زۆربیان لە ناو شار مابوونەوە بڕیاریان نابوو ئەمڕۆ و ڕۆژانی دواتر سەردانی سەیرانگاکان بکەن. و من ئێستا کە هاتمە دوکان تێبینی ئەوم کرد، ینی بەشێک لە گەشتیاران ینی لە ناو ئۆتۆمبیل و لە شوێنە گەشتیارەکان و لە کەپرەکان مابوونەوە، ینی شەو لەوێ خەوتبوون، ینی تا درەنگانێکی شەو کاتێکی خۆشیان لێرە بەسەر بردوو، هەر شەویش بڕیارە نابوو ینی لێرە بمێننەوە. و ڕێژەی ئەو ئۆتۆمبیلانی کە داخلی قەزای دوکان بووە لە یەکەم ڕۆژی نەورۆزدا زیاتر لە 27,000 ئۆتۆمبیل ئیتر دابش کراون بەسەر هاوڵاتیان و گەشتیار و ینی ئەوانشی کە هاتوون بۆ سەیران. و ینی ئێستا هێشتا زووە، بەڵام ینی نزیکی سعات 9 هاوڵاتیانی تر جایتر دێنە دەرەوە بۆ گەشت و سەیران. ینی بەشێکی هاوڵاتیان ئەوانەی کە یەکەم ڕۆژ خەفارەتیان هەبووە نیانتوانیەوە بێن ئەمڕۆ دێن بۆ سەیران، ینی چاڕوانیەوە دەکرێت کە بە هەمان شێوەی یەکەم ڕۆژ جم و جۆڵەکان بەو شێوەیە یەکەم ڕۆژ بێت و هاوڵاتیان بچنە دەرەوە بۆ سەیران. ڕاستە ئارام بێگومان چاوی ئێمەی ڕۆژنامەنووسان لەسەر ژینگا بێت. دوێنێش خەڵکێکی زۆر سەردانیەوەی کردووە، بەگشتی کە بینیت سەردانە کردەوە ئایا ئەو شوێنە زۆر باش بوو یاخود خەڵک ڕەچاویەوەی کردبوو پاک و خاوێنی ڕابگرێت یان بە پێچەوانەوە؟ وڵای هاژە ینی بەڕاستەکەی بەداخەوە ئەوەی تێبینی کرابوو هاوڵاتیان پاشماوەکانیان کۆ ناکردەوە. ئێمە هەر لە سلێمانیەوە کە هاتین بەرەو دوکان، هەر لەسەر ڕێگاکان ئەو شوێنانی کە داری لێبوو لەو شوێنانش تەنانەت
سفریان ڕاقس و سفرەکەشیان کۆ نەکردبەوە بۆی فڕێ بدەن ینی ئەمڕۆ لە دوکانیش لە پشتی منەوە ژمارەیەکی زۆر لە کرێکارانی پاکەرەوە هاتبوون بۆی پاشماوەکانیان پابکەنەوە ینی ڕەچاوی ئەوە ناکرا هەنێک هاوڵاتیە ڕەچاوی ژینگەی دەکرد و ژینگان لە پارێز بەڵام بە شێوەیەکی کشتیەوەوانی کە تێبینی کرابوون ئەنی هاوڵاتیان ڕەچاوی ئەوە ناکەن شتەکانیان کۆکەنەوە هەرچەندە لە نەپەیوەندیدارەکان و ژینگە دۆستان لە بازگەکان لە دوێنەوە پلوشەر و شتی تایبەت بە ئەوەی کە خۆڵی تیاکۆ بکرێتەوە زەرفی تایبەت بە خۆڵیان دابوو بە گەشتیاران بووی پاشماوەکانیان چاکۆ بکەرەوە ینی بەڵام بەشێکی زۆر ڕەچاوی ئەو بارودۆخیان ناکرد و شتەکانیان کۆ ناکردەوە ئینشاءڵڵا ئەمڕۆ بە پێچوانەوە بێ و هاوڵاتیان زۆر ڕەچاوی ئەوە بکەن کە پاک خاوێنی ڕاگرن ئارام زۆر سپاس کە لەگەڵمان بووی لە شارۆچکەی دوکانەوە بە هیوام ڕۆژێکی خۆش بەڕێ بکەی بێگومان لە نەشرەکانی دیکەشدا زانیاری زیاترمان پێ دێیت و ئەم ڕۆژخۆ بێبەش ناکەی لە خواردنە کوردەواریەکان لەو ناوچەیە بەڵێ بێگومان خەمن نەبێ هەر تەندروست بی سپاس ئارام لە گەشتیاریەوە یاخۆت بڵێن لە دوکانەوە یینەوە سەر بابەتێکی دیکاویش نەوال سعداوی پزیشک نووسەر ڕخنەگری مصری و هەروەها داکوکی کاری سەرسەختی مافی ئافرەتان بەداخەوە لە تەمەنی 90 ساڵیدا لە قاهیرە کۆچی دوایی کرد نەوال سعداوی لە تەمەنی 16 ساڵیدا یەکەم ڕۆمانی خۆی نووسی و بە درێژایی تەمەنیشی لە زۆرینەی کتێب و گوتار و بڵاوکراوەکانیدا بەرهەڵستکارێکی سەرسەختی باڵاپۆشی و دابوونەریتەکان و خەتە نەکردن بووە بەشێک لە کتێبەکانی بۆ چل زمانی جیهانی وەرگێڕراون و ساڵی 2020 لەلایەن گۆڤاری تایم بە یەکێک لە کەسایەتیە کاریگەریەکانی جیهان دەستنیشان کرا سعداوی لە ساڵی 1931 لە گوندێکی نزیک قاهیرە لەدایک بوو و خوشکی دووەمی نۆبرایە باوکی فەرمانبەری حکوومەت بووە و دایکیشی کچی سەرمایەدارێک بووە لە تەمەنی 10 ساڵیدا خێزانەکەی هەوڵیاندان نەوال بەشوو بدەن بەڵام بە توندی ڕاتی کردەوە و دژی وەستایەوە هەمیشەش لە کتێبەکانیدا جەختی ئەکردەوە لەسەر مافی ئافرەتان و خۆی کاندید کردهبوو ساڵی 2004 بۆ سەرۆک کۆماری مەسر بەڵام ئەزانین ئەم یاخود ئەم بۆ هەڵبژاردنە بۆ ئافرەتان قوربانیدانی زۆری ئەوێت و ڕێگری زۆری ئەکرێت بۆیە شکستیە ناو نەیتوانی ببێتە سەرۆک یاخود سەرۆکی مەسەر ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیا بە یاوەری سەرگی شۆیگۆ وەزیری بەرگری وڵاتەکەی گەشتێکی بۆ ناوچەی یاخود ئەو ناوچە ساردانەی سیبریا کرد کە زۆر ساردە زۆر بەفری تیابارێت کە پلەی گەرماتیاندا چەندین پلە ژێر سفرە لە گەشتەکەی پوتین شۆفێریە کات و بەو ئۆتۆمبیلەی توانای بڕینی ناوچە سەختەکانی هەیە بە ناو دارستان و شوێنەکانی ئەو ناوچانەدا ئاگەڕێەوە تەماشای ئاژەڵ و باڵندەکەوێیەکانی شەکە پوتین یەکەم جاری نییە سەردانی ناوچی سارد و سەختەکان بکە یەکێکە لەو سەرۆکانەی کە ئارەزووی باگەشت و گەڕان و کەش و هەوای سارد هەیە چەندین جاریش لە ناو ئاوی سەهۆڵاودا مەلەوانی کردووە و بینراوە هەموو ئەمانە بۆ خۆی یاخود بڵێن ئاڵنگاری یەکن کە ئیکەن وەکو سەرۆکێک بۆیە پوتین هەمیشە بە سەرۆکێکی جیاواز یاخود ئەو کارانەی کە زۆرجار سەرۆکەکانی دیکە نایکەن ئەمەی کات هەندێک جار هێزی خۆشی دەرئەخات بەسەر جیهاندا یاخود ئەگەر بڵێن سەربازێکی رووسی بەهێز بۆ یاخود بڵێن وەکو ئەوان خۆی دەردەخات زۆرجار لەو گەشتانەدا یا هەر کارێکی دیکە تاقیەکاتەوە کە سەربازێک یاخود کەسێکی ئاسایی رووسی کردوێتی. ئێستا با بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 145,750 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 173,500 دیناری عێراقیە، 100 پاوەنی بەریتانی 202,500 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 19,150 دیناری عێراقیە، 100,000 تومانی ئێرانیش 5,900 دیناری عێراقیە.
جا لەمانە مسقالێک زێڕی ئایار 24 406,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئایار 21 358,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئایار 18 305,000 دیناری عێراقیە. جوتیارانی چەندین وڵات کار بۆ گۆڕینی بەروبوومی جەویەکانیان بە تایبەت بۆ ئاڤۆگادۆ ئەکەن چونکە یەکێکە لەو بەرهەمانەی خواستێکی زۆری لەسرە، بۆیە جوتیارانی کینیا دەیان دۆنم زەویان بە ئاڤۆگادۆ چاندووە. لە کاتێکا ئەم زەویانە شوێنی سەرەکی هاتوچۆکردنی فیلەکانیشن، زاوزێکردنیان هاتوچۆیان ژینگەی فیلەکانە، بەڵام لەلایەن ژینگە پارێزانەوە ڕوبەڕووی ڕەخنەبوونەتەوە جوتیاران چونکە پێیان وایە یاخود ژینگە دۆستان پێیان وایە بە ئەو شوێنە بۆ فیلەکانە نابوو کە ئاڤۆگادۆی تیادا ئەبڕێنن. بابزانین ئەو مەترسیە چییە بەهۆی ئاڤۆگادۆ ڕوبەڕووی فیلەکان بووەتەوە. بەهۆی داخستنی ڕێگای هاتوچۆکردنی فیلەکان لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە لەلایەن سەرپەرشتیار و خاوەن باخێکی ئاڤۆکادۆ لە باشووری ئەفریقا، ژینگە پارێزانی نیگەران کردووە. ناوچەکە ڕووبەری 73 دۆنمە و پانتاییەکی زۆری داگیر کردووە. دەکەوێتە دامێنی چیای کلیمانجار و یەکێکە لەو شوێنانەی ساڵانە فیلەکان بۆ کاتی زاوزێ تا گەورەکردنی بێچۆکانیان دەچنە ئەو شوێنە و دواتر بە هەمان ڕێگەدا دەگەڕێنەوە. لێرە دوو باخی گەورە لاداری ئاڤۆگادۆ هەن کە دەکەونە ناوەڕاستی ناوچەکانی ئاژەڵە کێویەکان، بە تایبەت یەکێک لەو شوێنە گرنگانەی بۆ زاوزەی فیلەکانی کینیا. هەر بۆیە ئەگەر بەم شێوەیە پەرەدان بۆ زیاترکردنی چاندنی ئاڤۆگادۆ لەم ناوچەیە بەردەوام بێت، ئەوە فیلەکان شوێنی زاوزی خۆیان لەدەست دەدەن. ئاڤۆکادۆ یەکێکە لەو میوانەی کە سوود و بایەخێکی زۆری لە ناو سیستەمی خۆراکە تەندروستەکاندا هەیە. ژمارەیەک وڵاتیش بەهۆی گرنگی و ئەو خواستە زۆرەی کە لەسەرێتی ڕۆژ دوای ڕۆژ پەرە بە بەرهێمهێنانی ئاڤۆکادۆ دەدەن. بەهۆی ئەو قازانجە باشەی لە هەناردەی ئاڤۆکادۆ دەکرێت، زۆربەی وڵاتان ڕوویان لە ڕواندنی داری ئاڤۆکادۆ کردووە. ئەوە شوای کردووە کینیا بە شێوەیەک ئاستی بەرهەمهێنانی ئاڤۆکادۆ زۆر زیاتر بکات وەک لە جاران. ڕاستە ژیانی ئاژەڵان و پارێزگاریکردن لەیان زۆر گرنگە و وەک داهاتێکی سروشتی دەبینرێت، بەڵام ئەوە لە یاد نەکەین کە زەوی یەکێکی دیکەیە لە سەرچاوەکانی سەرمایە و داهات و ئەم باخانە دەبێتە هەڵی کار بۆ خەڵکی ناوچەکە. بەهۆی ئەو قازانجە باشەی کە لە هەناردەی ئاڤۆکادۆ دەکرێت، جوتیاران تەنانەت نەک تەنیا لە کینیا بەڵکو لە وڵاتانی دیکەی وەک مەغریب و جەزائیر زەویە کشتتوکاڵەکانیان لە بەروبوومەکانی دیکە بۆ ڕواندنی داری ئاڤۆکادۆ دەگۆڕن. لێرەدا پرسیار ئەوەیە، وەک هەر بەرژەوەندێکی دیکەی مرۆڤەکان کە ژیانی ئاژەڵان لە پێناو خۆشگوزەرانەکانی خۆیان دەخرێتە مەترسیەوە، ئایا ئەم جارەش ئەم ئاژەڵە هێمن و ئارامانە کە فیلەکانن دەبنە قوربانی؟ بێگومان هەر خواردنێک بۆ ماوەیەکی دیاریکراو پێویستە یاخود بۆ ماوەیەک دیاریکراوە مێنێتەوە ئەو هەرسکردنیشی کاتێکی ئەوێت. ئێستا چەند خواردنێک لەگەڵ ماوەی هەرسکردنیان یاخود ماوەی هەرسبوونیانە خەینە ڕوو بزانین چۆنە چەند نەتوانین بەرگەی برسێتی بگرین کاتەوە خوارد ناخۆی. ماسی بە 45 بۆ 60 خولەک هەرس دەبێت و گۆشتی مانگا بە 180 خولەک هەرس دەبێت. سێو، قۆخ، گێلاس ئەم میوانە بە 40 خولەک هەرس دەبن و دەنکی باوی و بندوق و گوست بە نزیکی 180 خولەک هەرس دەبێت کە هاوشێوەی گۆشتی مانگایە، ئەوەندەی پێچێت تا هەرس بێت. پرتەقاڵ، کاڵک، ترێ و سندی بە 30 خولەک واتە نیو سەعات هەرس دەبێت. چەرەسات پێویستی بە هەمان شێوە بە 180 خولەک هەیە بۆەوەی کە هەرس بێت. هەموو ئەو چەرەساتانە لەگەڵ گۆشت هاوشێوەی یەکن، ئەوەندە کاتیانەوێت نزیکەی 2 سەعاتیانەوێت تا هەرسە بن لە گەدەیە. و کەرەوز و کاهوو و بیبەر بە نزیکەی 40 خولەک هەرسە بێت و هەروەها بقولیاتەکان یاخود بڵێن فاسۆلیا، نێسک، نۆک، بازەلیا ئەمانە بە 90 خولەک هەرسە بن. واتە نزیکەی کاتژمێرونەوەیەکیانەوێت تا کاری هەرسکردن تەواو بێت لە مای دەمانە یاخود بڵێن هەر لە سوورەجکەوە هەتا ئەو کاتێکە هەرسە بێت. ئەوەندە کاتێوێت بۆیە بزانین ئەو خواردنانەی خۆین بە تایبەت ئەم چەند ڕۆژە جۆری خواردنەکان زۆر چڕترە بێتەوە و خواردنی چەور و چەرەس و هەموو ئەم شتانە بە یەکەوە ئەخورێت. ئاگاداربوونی تەندروستیمان ئەوە
زۆر 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 گرنگە و پێویستە کە ڕەچاوی بکەین و لەبیری نەکەین کە بڵێن سەیرانەقینە هەموو شتێک بخۆین. زۆر کەس کاتێکە بەیانیان لە خەوەڵە سێ تووشی بەرزبوونەوەی فشاری خوێنە بە یاخود زەختی بەردەبێتەوە. ئەوەش مەترسی توشبوون بە مەترسیەکانی جەڵتەی دڵ و مێشک زیاکات خوانەخواستە. هۆکارەکانی بەرزبوونەوەی ئەم زەختی خوێنش بۆچیە گەڕێتەوە زۆرن هۆکاری زۆرن بەڵام ئێستا گرنگترین هۆکارەکانیان ئەوانن کە یەکەم دوودڵی و دڵڕاوکێ هۆکارێکی سەرەکیە بۆ بەرزبوونەوەی فشاری خوێن. واتە گەر قەلق بیسترێس زۆر بێ ئەمە بێگومان کە هەڵاستی لە خەو فشاری خوێنە بەرز بووەتەوە. جگەلەوە کێشی زۆری جەستە و قەڵەوی ئەمەش هۆکارێکی سەرەکیە و هەروەها زۆر خواردنی کوحول و جگەرە کێشان ئەمانش هەر بە هەمان شێوە فشاری خوێن زۆر بەرزەکاتەوە و ئەوانەی تەمەنیان لە سەروی 65 ساڵەوەیە بێگومان هەر خۆیان تەدریجی ئاگاتەوەی کە ئەگەر ئاگان لە خۆیان نەبوو بێت و لە تەمەنی گەنجیا وەرزشیان نەکردبێ ئەوە دووچاری بەرزبوونەوەی فشاری خوێنە بن و هەروەها نەخۆشی دیکە وەک چوری ڕژێنی مەریزادە خودقودە ئەوانی کە غودەی دەرەقیان هەیە و هەروەها پێش نان خواردن جگەرە کێشان یاخود کە بەیانیان زوو وەڵەستن یەکسەر جگەرە نەکێشن پێشەوەی نانی خوارد بێت ئەمە فشاری خوێنی بەرز دەبێتەوە و هەروەها خواردنی سوێر و چاور بە ڕێژەیەکی زۆر وا ئەکات کە فشاری خوێنمان بەرز بێتەوە کە فشاری خوێنیش بەرز بووە بێگومان جەڵدەی دڵ و مێشک زیاترە بێت و ئەبێتە هۆی گیان لەدەستدان بۆیە بێ ئاگاداری خۆمان بین و ئەوە خاڵانەی کە باسم کرد هەمیشە ڕەچاویان بکەین و دوور بکەوینەوە لەو هۆکارانە. لە نەورۆزیشدا بڕگەی وەرزشی لە بیر ناکەین یا خۆ ناڵێنی تر جەژنە وەرزش ناکەین بۆیە ئێستا بەیەکەوە چینە بڕگەی وەرزشی لە پرۆگرامەکەمان لەگەڵ خاتوو ژاکاڵ خۆشناو بزانین ئەمڕۆ چ زانیاریەکی بەسوودی بۆ ئێمە و ئێوە پێ. سلااو بۆ بینەرانی ڕۆژ باش پۆگرامی ئەمڕۆ لەبارەی فول بۆدی کاردیۆ دەست پێکەن پەتپەتێنێکمان پێویستە 5 دقه ئەتوانم بپەڕن ئەگەر ئەمە ئاسان بێ ئەتوانن بە یەک چۆک پێم بۆ سەرەوە ئەلا بیگۆڕن پاش 5 دقەی پەتپەتێن کە وەرماپتان کرد هەچین بۆ ئەم لای قاردمانە 4 دانە وەرکاوتمان هەیە کە فول بۆدی کاردیۆ کە پێشانتان دەدەم ئەم قادرمانە پێویستە بۆ ڕاهێنانی ئێمە 30 سانیە ئەمە دووبارەیەکەینەوە فول کاردیۆ وەرکاوت ئەمە یەکەم ئیدووەم باز ئەدەیت بە دوو قاچ نەفەسێکی خۆرە کێشیت ئەی بۆ سەرەوە باز ئەدەیت وەیت بۆ سەرەوە نەفەسێکی خۆرە کێشیت ئەگەر ئاسان بێ دەبلی ئەکەن ئەیکەنە 30 سانیە بۆ 1 دقه ئەتوانێت ئیستراحەت بکەن ئەمە پێڵێن سوپەرمان واکینگ دەستەکانت قاچەکانت وای گەڕێوە ئەمە سوودی هەیە بە هەموو لەش بۆ زێک بۆ قاچ بۆ پشت 30 سانیە دووبارەیەکەن ئەگەر ئەمە ئاسان بێ دەبلیەکەن نەنی 30 سانیە Okay.
ئەم ڕاهێنانە چوار جاران 30 سانیا دووبارە ئەەکەن کە باشە بۆ بەلانس بۆ ماسوولکەکانی بچووک کە ئیسفادێ لێ ناکەین. پرۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێهات هیوادارم کە سوتانە بەوە گربێت. ئەوەش وەرزشکردن لە کەشی کراوە و دەرەوەیە کەواتە هیچ بیانێکمان نەما بۆی کە دوورکەوینەوە لە وەرزشکردن یاخود پشتگوێ بخین. جگە لەوەش لە بیرتانە هێنمەوە دووبارە کە پاراستنی ژینگە و پاراستنی پاک و خاوێنی ئەرکی سەرشانی هەمومانە هەروەک چۆن خۆمانە پارێزین بە گرتنەبەری ڕێکاری تەندروستی بۆی دووربین لە ڤایرۆسی کۆرۆناش. تکایە ئاوا ژینگە بپارێزن کە هەمیشە کوردستانمان ئاوادان بێت. بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باشم پێشکەشکردن بۆ هیوایم کە میوانێکی خۆشەویستی ماڵەکانتان ببێتم و هەموو بەرگە و بابەتەکانی سوودێکی بە ئێوە گەیاندرێت. تەسبێ دێم وڵاتان ماڵاوە و هەمیشە لە خۆشی و نەورۆز و جەژنابن.